ماوەیەک بەر لە ئێستا وەزارەتی شارەوانی بڕیارێکی دەرکرد کە ڕێگە نەدات لەمە و دوا خانوو لەسەر زەوی 100 مەتری دروست بکرێت. ئەمەش بووە هۆی گلەیی و گازاندەی بەشێک لە هاوڵاتیان بە تایبەت چینی هەژاران لە هەرێمی کوردستان کە پێیان وایە ئەم بڕیارەی وەزارەتی شارەوانی غەدرێکی گەورەیە بەرامبەر بە هەژاران دەکرێت. ئێمە لەم بە دوواداچوونەدا لە باسی ڕۆژ هەوڵ دەدەین گلەی و گازاندەکانی هاوڵاتیان بخەینە ڕوو و وەڵامی تەواوی وەزارەتی شارەوانیمان دەست بکەوێت سەبارەت بە هۆکار و کاریگەریەکانی ئەو بڕیارە لەسەر هاوڵاتیان و لەسەر تەواوی هەرێمی کوردستان. ئەو ڕێنمایە تازانەی شارەوانی هەولێر بڵاوی کردوتەوە و دەری کردووە چەندە پێشوازی لە ڕێنمایەکان دەکەن کێشە و گرفتەکانی ئەوە بە شێوەکی گشتی چۆن؟ وڵی لۆ مەسەری ئەو سەتاسی حکومەت وەردەگری زۆرە مەقسەد سەنەد وەرگرتنەوە زۆر تاخیرە لۆ مقاتعی کرد زۆرتیار باسی تاپەوەکان دەکەن لۆ مەسەری ئەوەش ئیشەکان کەس بەناو ناکە هەمووی وەکارە لەسەر وەکارەیە لەبەر پارە زۆری مەقسەد زۆری دەکەوتە سەری مەسەری ئەوانی کارتیشن 11-12 سارە تەوزە کرایە نەکراتێت تاپ و کەڕک قاتعی کەڕک لە تەریش زۆرتیارە 12-13 سارە هەتا ئێستا نەکرایت تاپۆ ینی بەڕاستی کێشە و دۆخەکی زۆری لۆمە دروست کردی ینی سەرێشەمان توش بووە زۆر باشە. ئێستا بڕیارێک هەیە باس دەوە دەکرێت دەرێت لەمە و دووە هیچ زەویەک نابی دابەش بکرێت ئەم بڕیارە لە قازانجی بازاری عقاراتە یاخود زیانی لە قازانجی ئێمەیە ئەگەر بێت و تەقسیم دوو نەمینێتن خەرکانێک تەوەسع دەکە دەستە دەرەوەی شاری دەتوانێت و قەتعانێتی کەش بکاتە خانوو ئیشەکانی خۆی لەسەر جێبەجێ بکاتن بەس ئەتوو مقاتعەکە برن 1000 قەتعەیە لەو 1000 قەتعە ئەگە تەقسیمی دوو بکەیت دەکات 2000 قەتعە ئەو قەتعانەی کە دوورن ڕێپێدانیشیان پێدرێت تەزبیتیش بکرێتن خەرک ناستەێنن باشە کەوای بۆ خاوەن نووسنگەکان قازانجە بەڵام بۆ خەڵکی فەقیر وەکو باسی لێوە دەکرێت زیان عقید ناکە ئەتۆگەر ڕێپێدان بدرێتن دەورا پشتەکەش ڕێپێدان کە درایە دەورا پشتەکەی قەتعەکان هەرزانە بە 20,000 دلار دەکا دوو دەفتەر وەیاننا خەرکە چیش قازانج دەکە دەچی لێن دەردروست زۆر باشە سەبارەت بە زەریبە زۆر جار گلەیی لەوە دەکرێت 100 متر کابرا 100 متر دەکرێت دەبێت زەریبەی ئەوەکەی تریش بداتن ئەمە شتێکی ڕاستە باشە بەڵێ کابراەک 100 متری لێروکانە دەکرێت زەریبەی 200 متری ئیجیرانەکەشی بدات معقول نییە دوای زەریبەکەش 100 گەلک زۆرە کێشەی ئێوە چ گریفتێکتان هەیە لەگەڵ دایرەی تاپۆ لەگەڵ شارەوانی لەگەڵ ئاو زەریبەی کم کاتەوە دایرەی تاپۆ کێشتان کێشەماوەە کێشاوەیە ئێستا ئەو زەویانەی ئێستا ئیمە مەسەرەن گرجۆتیارە گەزنەیە ئاشتوی عسارۆکانە ئەو شوێنانەیە ڕێپێدانی نییە بەس حاردە بەس زەویە نیە سارانە 250,000 دیار حکوومەتی هەرێم لەمە وەردەگری زەریبە بە ناوی زەریبەی ئێ باشە ئە شوێنێک ئەگەر بێت و خانووی لەسەر دروست نەکرێ و ڕێپێدانی نەبی و سارانەش فەلاعەکان بیکاتە گەنم و ئەدی ئەو 250,000 دیارە چێ لە هەوڵاتی وەردەگری زەریبە مەحنای چی ئەو 250 ئەو 250,000 دیارە کە حکومە سارانە وەری دەگرێت لازمە خەدەماتی پێ ببە ڕێپێدانی لە بۆ خەڵک بکەن نەک لەوەی نەکرات و 250,000 دیار بکە و ئەو کەسەش کە سوودمەند بووە فەلاع بووە زەویەکەی لە هەمان شوێن تۆ دەکاتەوە کەچی قوربەسەری هاوڵاتیش زەویەکی کرێت دوو ساران زەریبەی نەدا 500,000 دیاری لێ وەردەگری ئەو 500,000 دیارە لۆ ئەوەی وەردەگری حکومە لەوەی وەردەگری کە لۆ جادێ و لۆ ڕێگا پێدان و ئەو شتانێ چ داواکاریەکەت هەیە کە لەمە و دوا لە وەزارەتی شارەوانی ینی لە چوارچێوەی خزمەتی هاوڵاتیان و ئێوەدا من خزمەتگوزاری بۆ هەموو شوێنەکان ببن بەسەر بۆ لێمە دارەت و گەرەی ژینی لێ تاوان گەرەی تقریبا 4 ساڵە تەوزیع کراوە يعني بەشێکی کەمێنێ احتمالە 500 قەتعە تا 1000 قەتعی خزمەتگوزاریە بێ قوتابخانەی نییە مزگەوت ئەوەن خێرخوازێکات بەڵام ئەوەی کە خەدەماتی نیە مەسەڵ قیری نییە تەسبیحەکەی بە جواری تا ئێستا بۆ نەکراوە مەسەڵ زۆربەی کات ئینەکان بە خۆیان دێکن تاپە هەر نەکراوە تا ئێستا سەرەن نەکراوە هەمووی داوە بە خەرچی کەم ئەندامەکان تا ئێستا سەرەن نیەوان داوا لە حکومەتی هەرێم دەکەین ئەو شوێنانەی کەوا حکومەت تەوزیعی کردووە چەند ساڵە تەوزیعی کردووە ناتوانانی خزمەت گوزاری وەکو پێویست بەخۆی بگایت سەر با بیداتەکەتی تایبەت هاوڵاتی مەمنونە ڕسومات پارەی زۆرە ڕسوماتەکەی زۆرە لە 100 تا 3 گەلە زۆرە یعنی ئەوە هەموو کەیتە سەر
سەرشانی خەڵک سەرشانی هاوڵاتی حکوومەت مادەم تەقسیم دوو ڕدەگریتن با ئەو گەڕەکە نوێیانە خەدەماتیان لۆ بە لە مقابلی ئەوەی هەرزان ئێستا بە دوو دەفتەری و بە سێ دەفتەری خەڵک دەتانەی عرضی بکڕی لەوێن دەری کە تەقسیم دوو ڕدەگری لە گەڕەکە کۆنەکان با ئەو گەڕەکە نوێیانە خەدەماتیان لۆ بە لۆی فەقیر بتانی لەوێن دەری خانەی لە خۆی بکاتن 100 مەتری ناکە بە بچی 200 مەتری بکڕی هەرزانە ئێستا کەرکا گرجۆتیارە باغەمنارەیە گەزنەیە هەموو شوێنەکان کاکە کێشە بەوەی چارەسەر نابی خەرت و حکومت تەقسیم دوی بە عام ڕابگری ناکرێ و خەرکەی قوفرکە بە عام کابرا تەقسیم دوی دەکەستە گەڕەکە فەقیر نشینەکان نەک گەڕەکە دەوڕەمەندەکانەوە مەقسەد جودایە گەڕەکە خۆشەکانی بە عام لێ ناگەڕێن نوێ جودایەوە بەس بە عام ناکرێ قوفرکە هەمووی تەقسیم دوی ڕابگری دووەم تشت حکومت غەدرێکی زۆر لەو خەرکەی دەکا ئەوەی قەدعی کاملە زەریبێ کامل لە نیوی وەردەگری لەوێ دیش ئەمە قەدعم فرۆشتیە جیرانەکەی میلیۆنی وەکم لە باتی جیرانەکەیدایە ێ باشە جیرانەکەی لە مارە خۆتی چ گونەحا من زەریبەوی بدەم بەشێک لە هاوڵاتیان گلەیان لە بەڕێوەبەرەتی تاپۆ دەکرد باسییان لەوە دەکرد کە ڕسوماتی تاپۆ زۆرە ئەوان دەیانگوت لە سەدا سەیە و دەیانگوت ئەو کاتەی ئێمە مامەڵەیەک دەکەین شارەوانی زۆر ڕێپێدانەکە تاخیر دەداتەوە دەستی ئێمە لە هەمان کاتیشدا ئێمە سەنەدی زەویەکانمان تاخیر لەلایەن بەڕێوەبەرەتی تاپۆ پێدەدرێتەوە ئێمە هەوڵ دەدەین وەڵامی ئەو پرسیارانە لە بەڕێوەبەری گشتی تاپۆی هەرێمی کوردستان دەستمان بکەوێت. لە بەدوادا چوونەکەماندا گلەی ئەوە دەکرا کە پارەی ڕسوماتی تاپۆ زۆرە لە سەدا سەیە ئەوان گلەی ئەوەیان دەکرد کە پێویستە حکوومەت لە ئێستادا ئەو ڕێژەیە کەم بکات. سپاس بۆ ئێوەش سەرەتا بەخێرانتان دەکەم لەبارەی گلەیی هاوڵاتیان لەسەر وەرگرتنی ڕسمی تاپۆ بە ڕێژەی سەتاسێ لە ڕاستیدا ڕسمی تاپۆ بە پێی یاسایەک ئەو ڕسمانە وەردەگیرێن کە ئەویش یاسای ژمارە 1940 ساڵی 1970 و هەموارکراوەکانیتی کە چەند جار هەموار کراوە و هەروەها بە پێی ڕسمی پول ژمارە 3 ساڵی 1993 کە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە دەرچووە. لە ڕاستیدا ڕسمەوەتە یاساکان تازەنین کۆنن بەڵێ یاساکان کۆنن یەکێکیان لە سەردەمی حکوومەتی عێراقی دەرچووە یەکێکیان پەرلەمانی خۆمان هەمواری کردووە کە ئەویش ڕسمی پولە هەموو مامەلەیەکی تاپۆ واتە هەر مامەلەیەکی ڕفتار ینی کە هەر ڕفتارێکی یاسایی لەسەر مولک دەکرێت هەمووی بە ڕێژەی سەتا سێ نیە بەڵکو کڕین و فرۆشتن بۆ نمونە کڕین و فرۆشتن سەتا دوی ڕسمی تۆمارە لە کڕیار وەردەگیرێ سەتایەکیش ڕسمی پولە بە هەردووچیان دەکات سەتا سێ بەڵام دەبینین بۆ نمونە لە ڕسمی میرات وەرگرتنی میرات کەسێک کە ئەگەر باوکی بمری ئەو میراتە ئەنی بگوازێتەوە سەرناوی وەرەسەکە لەمایان سەتا نیو وەردەگیرێ سەتا نیو ڕسمی پول و سەتا نیویش ڕسمی تۆمارکردن واتە لێرە بە هەردووچیان دەکا سەتایەک لەبەرەوە یاسا تهدیدی کردووە دەسەڵاتی هیچ لایەنێکی جێبەجێکار نییە کە دەستکاری ئەم بڕیارە بکە و لە سەرتاسەری عێراقیش ئەم ڕێژەیە وەردەگیرێ واتە جیاوازینە لە نێوان هەولێر و بەغدا و بەسڕە سەبارەت بە وەرگرتنی ئەو ڕسومات هیچ جیاوازیەک نییە لەبەر ئەوەی هەمیان محکومن بە یاسایە کە ئەویش یاسای ژمارە 1940 ساڵی 1970 هەماکراوەکە چێ ئەو بڕیارە دەردەکات ئایا لە دەستەڵاتی پەرلەمانە یاخود لە دەستەڵاتی ئەنجومەنی وەزیران بێگومان یاسا هەر یاسایەک ئەگەر لەلایەن پەرلەمانەوە دەرچوبێ ئەوە تەنها دەسەڵاتی ئەو لایەنەیە کە یاساکەی دەرکردووە ئەویش کە پەرلەمانی کوردستانە هەر هەموارکردنێک لەسەر ئەو ڕێژەیە پێویستە پەرلەمانی کوردستان بڕیاری لەبارەوە بدات هەموارکردنەوە کەش لە دەستەڵاتی ئەنجومەنی وەزیرانی بێگومان هەموارکردنەوەش لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران نیە لەبەر ئەوەی یاساکە لە پەرلەمان و دەرچووە دەبێت تەنها پەرلەمان خۆی هەمواری یاساکە بکات باش هەندێک جار ڕێنمایی تازە دەردەچی بۆ نمونە لە دۆهۆک جێبەجێ دەکرێت بەڵام لە هەولێر نایەن لە هەولێر جێبەجێ دەبی لە سلێمانینە سەبارەت بە ڕسوماتی تاپۆ بڕیارەکان گشتگیرن بەڵێ بەنسبەت ڕسوماتی تاپۆ لە سەر تاسەری هەرێمی کوردستان و لە سەر تاسەری عێراقیش کار بە یەک یاسا دەکرێت ئەویش یاسای ژمارە 1940 ساڵی 1970 هەموارکراوە باشە پێتان وایە ئەو ڕسوماتە زۆرە ئەو ڕسوماتە خۆی لە چی وەردەگیرێ
کاتێک کە معاملەیەکی کڕینی فرۆشتن دەکرێت یان کاتێک معاملەیەکی هەر معاملەیەکی ڕفتارکاری کە لە فەرمانگەکانی تۆمارکردنی خانوبەرە تۆمار بکرێت بەرامبەر بەو خزمەت گوزاریەی کە ئەو فەرمانگانە ئەنجامی دەدەن خۆتان دەزانن حکوومەتی هەرێم فەرمانگەکانی خزمەت گوزاری پێشکەش دەکەن هەندێک فەرمانگەی هەیە خزمەت گوزاری پێشکەش دەکەن هەندێکیان هەیە بەرامبەرە هەندێکیان هەیە بێ بەرامبەرە بە یاسای ڕسمەدادیەکان ژمارە 14 ساڵی 1970 هەروەها یاسای ڕسمی پول ژمارە 3 ساڵی 93 ئەمانە تهدیدیان کردووە هەر خزمەت گوزاریەک کە لە فەرمانگەکانی تۆمارکردنی خانوبەرە ئەنجام دەدرێت واتە هەر ڕفتارکردنێک لەسەر خانوبەرە ڕێژەیەکی دیاری کردووە ینی هەمووی ڕێژەی 100 هەندێکی هەیە ڕێژەی 100 هەندێکیان هەیە ڕێژەی 100 هەندێکیان هەیە نیوە هەندێکیان هەیە مەقتوعە کاگلوقمە پارەکە بۆ چی ینی لە بەرامبەر چێ ئەو پارە وەردە بەرامبەر بەو خزمەت گوزاریە داهاتێکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک چاڵاکی هەیە فەرمانبەری هەیە لە هەموو وڵاتانی دنیا ئەو حالەتانە هەیە خزمەت گوزاری پێشکەش دەکەیت تۆ کەسێک دەکەی خاوەن ملک حیمایە ملکێتی ئەو کەسە دەکەی بەرامبەر بەو خزمەت گوزاری کە پێشکەشی دەکەی کۆمەڵێک فەرمانبەری هەیە ئەو فەرمانبەرە هەمووی موچەخۆرە هەمووی مەساریفی دەوێت کەواتە ئەو ڕسمانە لە هەموو دنیا ڕسمی تۆمارکردن هەیە و بوونی هەیە و دەبێ وەربگیرێت کوردستان کەمترە یان زیاترە بە بەراو لەگەر وڵاتان بە بەراوردکردن لەگەر وڵاتانی دیکە ڕەنگە کوردستان زۆر کەمتربی لە وڵاتانی دیکە باشتر کاک لوقمان شتێکی دیکە هەبوو کە گلەی هاوڵاتیان بوو ئەوە بوو شارەوانی ڕێپێدان زۆر بە تاخیری ڕێپێداندا ئەوان زۆر جار دەڵێن لەدا بەڕێوەبەراتەکانی تاپۆ لە هەرێمی کوردستان سەنەدی تاپۆ زۆر دوا دەکەوێت 15 ڕۆژی پێدەچی 10 ڕۆژی پێدەچی دەڵێ ئەمە گرفتمان بۆ دروست دەکەن بەڵێ وڵاهی ئەمە پێمان وانییە لە فەرمانگەکانی تۆمارکردنی خانوبەرە سەنەدی تاپۆ دوا بکەوێت لەبەر ئەوەی شارەوانی خۆی پەیوەستە بە خۆی ئەگەر خۆی مامەلەی ئیفراز ئەنجام نەدا دائیرەی تۆمارکردنی خانوبەرە تەنها مامەلەکە تۆمار دەکات ئەگەر مامەلەکە خۆی لە وەرگرتنەوەی سەنەد من دڵنیات دەکەمەوە ئەگەر هیچ کێشەیەکی هوەری و یاسایی تێدا نەبی سەنەد لە دائیرەی تاپۆ تەنها بە 5 دقیقە دەبێت. کاک بەختیار نەخشەدانانی ئاوەدانی دژی ئەوەیە لەگەڵ ئەوە نییە باشتر بڵێم ئیتر لە مەودووە هەر زەویەک لە 200 متر کەمتر بێت دابەشی سەرد و پارچە زەوی بکرێت بۆچی؟ بەڵێ ئێمەوەکو بەڕێوەبەراتی نەخشەدانانی ئاوەدانی پارێزگای هەولێر بەپێی ڕێکارە یاساییەکان کە کار بە یاسا و ڕێساکان دەکەین بەپێی بڕیاری ژمارە 940 کە دەرچووی ساڵی 1970 دیاری کردووە دابەشکردنی زەوی لە ناوشار نابێت لە 200 متر کەمتر بێ لە قەزاکان 250 لە ناحیە 300 متر کەواتە بەپێی ئەو بڕیارە ئێمە هەر نەخشە سازیەک بۆ هەر شوێنێک دابنین ئیسناد دەکەین لەسەر ئەو بڕیارە باش ئەو بڕیارە لەسەر چه ئەساسێک دراوە زۆر جار هاوڵاتی دەڵێ ئێمە هەژارین ئیمکانێتی ئەومان نییە خانیەکی 200 متری دروست بکەین لە قازانجێ ئێمە نییە ئەو بڕیارە بڵێ ئەوەیان زانبێکە ڕێی هاوڵاتیە بەڵام ئێمە پەیوەستە وەکو فەرمانگە حکوومیەکان پەیوەستن بە یاسا و ڕێنماییەکان کار دەکەین لە ڕووی مەسەلەن ئیجابیات و سلبیاتی ئەو بڕیارەوە گەر سلبیاتەکان تەمەشا بکەین لە هەر شوێنێک ئێمە کە دیزاین بۆ ناوچەیەک دەکەین بە پێی قەبارەی خێزان لە عێراق و لە کوردستان کە دیاری دەکرێت سەری دانیشتوانی ئەو شوێنە ڕێژەی بڵێن وەحدە سەکەنیەکان دیاری دەکرێتن و لە هەمان کاتیشدا قەبارەی خزمەتگوزاری پێویست بە پێی چڕی دانیشتوانی ئەو شوێنە دیاری دەکرێت کە ئەو بڕیارە دەدرێت دابەشدوو بکرێت ئەکید دەبێتە هۆی کەمبوونی ڕێژەی خزمەتگوزاری لە ڕووی شەقام لە ڕووی خزمەتگوزاری قوتابخانە لە ئاوەڕۆ کارەبا
مثلەن نەخۆشخانەکان هەموو دەبێتەوە هۆکاری ئەوەی کە هاوڵاتی گلەیەکەی زیاتر بێت کە خزمەتگوزاری پێویست لە ناوچەکەی دابین نەکراوە کەچی لە ئەساسەوە لە بنەڕەتدا کە نەخشەکەدا ڕێژراوە ئەو خزمەتگوزاریانە بە پێی پێویستی سڕی دانیشتوان کە باسمان کرد دابین کراوە. باشە بەڵام کاک بەختیار زۆر جار ینی من دەتوانم زیێدەتر قسە لەسەر قسەی هاوڵاتیان بکەم. ئەنی گلەیەکانی هاوڵاتیان ئەوەی دەڵێن حکوومەت لە هەندێک گەڕک ناوچەی سەوزاییشی فرۆشتۆتەوە بە وەکو بزنسێک بەکاری هێنا و خەڵکێک بینایی لەسەر کردووە. ینی ڕێگاگرتن لەوەی خانوویەک ئاردێکی 200 متری کەسێک تازە ژن دەهێنێ خانوویەکی لەسەر بکە بەمانەی ئەوە نییە لە قازانجی وڵاتەکە بێت. ئێمە بە هیچ شێوەیەک لە دەسەڵاتی ئێمە نییە سەوزایی بەکار بهێنین لە غەیری بەکارهێنانی خۆی وەکو سەوزایی. ئێمەدا لە پێشتر گلەی ئەوە دەکرا کە هەولێر ڕێژەی سەوزایی کەمە. یەک لەو مەسەلەن دروستکردنانەی کە ڕێگەدرا خانووی 100 متری دروست بکرێ مەسەلەن 200 متر بکرێتە دوو وای کرد ژینگەی شارەکە زیاتر تەسیر بکە بەرەو پیسبوون بچێ کە ڕێژەی سەوزایی کەمتر کردەوە چونکە لە 200 متر هاوڵاتی دەیتوانی مەسەر حەدیقەیەکی بچووک چەندارێک بڕوێنیت لە ماڵەکەی خۆی بەڵام کە تەقسیم دوو کرا ئەو ڕێژەیەش مەسەلەن نەکراوە بۆیە ئێمە بە وێنە گەورەکە تەمەشای شار دەکەین بۆ خزمەت و خۆشگوزەرانی خەڵک نەخشە سازی دەکەین. نەخشە سازیش ئەوەی کە زۆر لە پێشەوە بی پێویستە ژینگەیەکی لەبار و تەندروست باشە دیاری بکەین بۆیە ینی ناکرێتن ئێمە لەسەر بڵێن ئەساسی ئەوەی کە خزمەوە لەسەر جێبەجێکردنی بڕیارە بە ئەکید لەسەر جێبەجێکردنی یاسای ئەوە بە یاسارێک خراوە لە دەسەڵاتی یاساکەش لە خزمەتی بەرژەوەندی گشتیە. ئێستا دەڵێن ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی مرۆڤ لە جیهاندا زێدە دەبێ و گرفتی هەرە گەورەی مرۆڤ لە داهاتوویەکی ئەگەر زۆر دووریش نەبێت بەس لە داهاتوودا ئەوە دەبێت کە زەوی کەم دەبێت. ینی لە زۆربەی وڵاتان لەسەر ئەرزێکی 100 متری چەندین خێزان لە شوقەیەکدا دەژین لە باڵەخانەیەکدا دەژین. ینی پێتان وایە ئەمە بڕیارێکی دروستە دابشکردنی و هەموو زەویە لەسەر 200 متر بۆیە خێزان ئەوەیان کێشە نییە لە ڕووی نەخشە سازیەوە ئەگەر هاتوو لە ئەساسەوە ئەو قەرارە بەسەن ئەو بڕیارێکە کاری پێدەکرێتن لەلایەن وەزارەتی شارەوانیەوە ئەگەر ڕێژەی دابشکردنی زەوی لە 200 متر کەمتر بە بۆ نمونە ئێمەش داهاتین بە دابشکردنی زەویەکان لە کەمتر لە 200 متر بەڵام خزمەتگوزاری پێویستمان بە ناوچەکە دابین دەکرد. ڕاستە خاستەن لە سنتەری شارەکان بەهۆی مەسەلەن گرانبوونی نرخی زەوی لەوانەیە تۆ تا بکرێت بتوانی کەمترین ڕووبەر ئیستیغلال بکەیت بینا بکەیت بەڵام بە شەرتێک بتوانی خزمەتگوزاری پێویست دابین بکەیت. تەواوی گرفتەکان سەبارەت بە تاخیربوونی ڕێپێدان، تاخیربوونی پشکنین بۆ بیناکردنی خانووەکان، سەبارەت بە خزمەتگوزاریەکان لە گەڕەکەکانی نێوشاری هەولێر، تاوی ئەو گیر و گرفتانەی سەبارەت بە 100 متری 200 متری خزمەتگوزاریەکان ئێمە لەگەڵ کاکسامان سەرۆکی شارەوانی هەولێر گفتوگۆ دەکەین و هەوڵ دەدەین وەڵامی تەواومان لەم بارەیەوە دەست بکەین. لە ماوەی ڕابردوودا ڕێنمایی تازەتان دەرکرد دواتر ڕێنمایی تازەتر هاتە ناو بابەتەکە ئەگەر بەرچاوڕوونی بدەیت بە هاوڵاتیان دوایین ڕێنمایی ئێوە چێ سەبارەت بە دابشکردن یاخود لەتکردنی پارچە زەویەکی 200 متری یا 250 متری بۆ چەند خۆی هەر ئەم بابەتە لە سەرەتا و هەر لە ڕێگەی کەناڵەکەی بەڕێزەکەی ئێوەوە کە لەگەل جەنابی وەزیر کە چاپێکەوتن کرا کە ئەو کێشانە خسترا ڕوو بە سەراحەت و دوای ئەوەی کە دیراسەتێک لەلایەن ئەنجومەنی
وەزارەتی شارەوانی بە ئامادەبوونی بەڕێز وەزیری شارەوانی و بریکاری وەزارەت و بەڕێبەری گشتی و ڕاوێژکار و سەرۆک و بەڕێبەری گشتی شارەوانەکانی دوهۆک و هەولێر و سلێمانی و هەڵەبجە کە ئەو کێشانە خسترا و ڕووداوا کرا کە حدێکدا بنرێت بە سەراحەت بۆ ئەو کێشانەی کە لەم دوایە ڕەت دیترا بۆ نمونە لە چەند گەڕەچێک خەڵکانێک لەوانەیە بە مەبەستی بازرگانی بێت خانووی 300 مەتریە یان خانووی زیاتر دکردنەوە و دابەشی دوی دەکەن خەڵکی سادە نەبوون ئەو مامەڵەیان بڵێ یعنی ئەو بڕیارە کە پێشتر هەبووە و وەکو هاوکاریەک بوو یان ئەوە کرا بەڵام لە حەدی خۆی دەرچوو بە سەراحەت بۆ کێشە دروستکردنەک ئەوە بۆ نمونە لە شاری هەولێر هەر لە گەڕەکی مهندسین کە بۆ چەند حاڵەتە چوار ڕوویدا هەر لە داواکاری خەڵکەکەش بوویانی خەڵکەکەش ناڕزایی بەڕاستی دەربڕی ئەوە بوو کە لە نەتیجە ئەو کۆبوونەوەدا بڕیاردرا لە هەموو هەرێمی کوردستان نەک تەنها بەس لە شاری هەولێر و ڕێنمایشی پێدەرچوە لە وەزارەت کەواتە شتەکە سەرتاسەریە پێشتر دەگوترە تەنیا شاری هەولێر بێگومان ڕێنمای پێدەرکرا لە بۆ هەموو شارەوانەکانی هەولێر و دوهۆک و سلێمانی و ئیدارەی گەرمیان و پارێزگای هەڵەبجە کە لەمە دووە ماستەر پلان نەخشەی کەرتی هەر گەڕەچێک کە دانراوە کە پەسەند کراوە چەندە لەسەر ئەم ڕووبەرە مۆڵەتی خانووکردنیان بینا بدرێت کاک سامان بۆی بەرچاوڕوونی بدەین زیاتر بە بینەران ینی بۆ نمونە زەویەک هەیە لە هەولێری نوێیان زەویەک هەیە لە هەواڵانیان زەویەک هەیە لە سیودو لە هەر گەڕەکێکی دیکەی شاری هەولێر ئەگەر 200 متر بێت یاخود 300 متر بێت دەتوانی هاوڵاتیەکە دابەشی بکات لە کاتێکدا پێشتر بە ناوی دوو کەس بۆ توانی بینای لەسەر پێشتر چەند گەڕەچێک هەر ئیستیسنا کرا بوو با بڵێن بە هیچ شێوەک نەدەدرا کەرتی 32 بوو 284 نوۆی وەزیرانە بەڵام کە پێشتر لەو گەڕەکان بەگشتی گەڕەکان تر دراوە وەکو گوتن گەیشتە حەدێک زار زۆر بوو ئەو بڕیارەکە دەرچووە ئێستا شمولی هەمووی دەکات ئەو زەویانێک کە زەویە 200 متر هیچ خانووی با بڵێن دروست نەکراوە لەمە دوا دەبێت یەک خانووی لەسەر دروستکە ڕووبەری سەنەدەکەی چەندە مۆڵەتی بینا لەسەر وەردەگرێت بەڵام حاڵەتەیە زەویەکە پێشتر نیوەی 100 متری کراوتە خانی 100 متر زەوی ماوە ئەمە ئاساییە یعنی مەوا ناکەین کێشە دروست بێت بۆ هاوڵاتیان بەو شێوەیە باشە سەبارەت بە ڕێپێدان زۆر جار لەگەڵ هاوڵاتیان قسەمان کردووە گلەی ئەوەیان دەکردیان گوت ڕێپێدان ئێستا ینی تاخیر دەبێتن مامەڵەی ڕێپێدان زۆر تاخیر بڵێ ئێمە ڕێنمایەکانی ڕێپێدان لە سەرۆکات شارەوانی دامان بەزاندۆتە خوارە بۆ هەر شارەوانی هاوڵاتیان وەرگرتنی مۆڵەتی بینە هەر لە شارەوانەکە تەواو دەبێت شارەوانی پەیوەندە لە حدودی خۆی مۆڵەتی تەقدیم دەکات و نەخشەی کرد خانوەکەی کە دروست دەکات بە پێ ڕێنمایەکان و ڕێپێدان وەردەگرێت خۆناغی یەکەم بە مەراحل تاوەکو تەواو دەبێت ئەوجە دەبێتە مۆڵەت سەبارەت بە خزمەت گوزاریەکان لە چەند گەڕەکێکی شاری هەولێر ئێستا مامەڵەیەکی زۆر بەو زەویانە دەکرێت زۆر جار دەگوترێت لە حەشتی حەسارۆک لە گرد جوتیار لە چەند ناوچەیەک مامەڵەی کڕین و فرۆشتنی لێ دەکرێتەوە حکوومەت باج وەردەگرێت ڕسومات وەردەگرێت بەڵام خزمەت گوزاری تێدا نییە ئێوە پلانتان چییە بۆ خزمەت گوزاری ئێمە لەو چەند ساڵی دو ساڵی ڕابردوو خۆشبەختانە شاری هەولێر ئەو گەڕەکانی ناو شار زۆر شوێر خزمەت گوزارنەوە بەڵام بۆ پێ ئیمکانێت و داهاتەی کە لە سەداهاتی خۆمان و فرۆشتنی زەوی ڕوونایە هەروە چەند پرۆژەیەکی استراتیژی کە لەلایەن وەزارەتی شارەوانی لە ڕێگەی وەزارداری میزانی بۆ تەرخان کرا یان ئەو پرۆژان لە ڕێگەی پارێزگا خۆشبەختانە دەتوانین بڵێن داخلی شەقامی 120 متری لە ناو شاری هەولێر زۆربەی گەڕەکان 180 زیاتر خزمەت گوزاریمان گەیان لە قیرتاوکردن لە شەقام بەشێکی کەیماوە ئێستا بەرنامە و پلانی ئێمە بۆ داهاتوو تەرکیزمان لەسەر دەرەوە شەقامی 120 دەبێت ئەو گەڕەکە نوێیانەیە کە ئاماژت پێدا بەڕێستان و بڕیاریشمان داوە ئێستا لەم قۆناغەدا کەرتی باغڵ و منارە گرد جوتیارە گەزنەیە بلۆکەکان تەسبیت دەکەین کە ماوای کردو هاوڵاتیان کە سەنەدیانەیە بتوانن زەویەکانی خۆیان دیار بکەن و مۆڵەت وەربگرن بۆ دروستکردنی بینە لە هەما کاتیشدا بڕیارماندا لە کەرتی هەشتی حەسارێک بەپێی ئەو داهاتی ئیمکانەتی لە بەردەستمانە ئەو شوێنێک کە ئاوەدان بووە لەو قۆناغەدا قەتعی شەقامەکان و تێکەڵ ڕێژیان بۆ بکەین و ئەوەی ترێش کە ماوە هێشتا هیچ دروست نەکراوە هەر لە بەرنامەماندایە لە ساڵی داهاتوو بەپێی ئیمکانەتی لە بەردەستمانە کە زیاتر شەقامەکان فەتح بکەین بۆی هاوڵاتیان سودمەند بن لە دوای هەشتی حەسارۆک پرۆژەی دیکەتان بێگومان هەر بەردەوام دەبین ئەمە لە خلالی هەر ئەم ساڵی 2010 زیاتر لە 4 میلیارد دینارمان کردوتە پرۆژە لە ناو شاری هەولێر و ئومێد دەکەین کە ئیمکانێتی حکوومەتیش
بەرەو باشتر دەبێت تەوەقع دەکەین لە ساڵی داهاتوو ساڵی ئاوردانکردنەوە دەبێت داهاتی خۆمان و بێگومان میزانی زیاتر دەبێت و بێگومان ئەو شوێنانێکە پێز بکە بێگومان خزمەت گوزاری باشە بۆ دەبێت. لەم بەدوادا چوونەدا بۆمان دەرکەوت کە بڕیارەکەی وەزارەتی شارەوانی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە ڕێگاگرتن لە دروستکردنی خان و لەسەر زەوی 100 مەتری وەک هەژاران باسییان لێوە کرد لە قازانجی ئەوان نییەوە دەبێتە هۆکارێک بۆ زێدەبوونی کرێکی لە بەرامبەردا وەزارەتی شارەوانی پێی وایە ئەم بڕیارە لە قازانجی خێزانەکانی هەرێمی کوردستانە وە چی دیکە ڕێگا نادەن بەو جەنجاڵی کە لە ڕابردوودا شەقامێکی بچووک و دەیان ئۆتۆمبیل لە یەک شوێندا دەوەستێنرا ڕێگا نادەن جارێکی دیکە ئەو جەنجاڵیە دروست بێ و هەوڵ دەدەن ئیتر لە مەودووە سیمایەکی جوانتر بە شارەکانی هەرێمی کوردستان بدرێت تا بەدواداچوونێکی دیکە و باسێکی دیکە بەخواتان دەست بێت.